ژمارەیەک لە غازفرۆشە گەڕۆکەکانی شاری هەولێر گردبوونەوەیەکیان ئەنجام دا و داوایان کرد ڕێگیری بگیرێت لەو کەسانەی بە بێمۆڵەت غاز دەفرۆشن. بەوتێو غازفرۆشانە ژمارەیەک هاوڵاتی بێوەرگرتنی مۆڵەت و لە دەرەوەی ڕێنماییەکان بە کۆڵانەکانی هەولێردا غاز دەفرۆشن و ئەوەش کاریگەری کردوتە سەر ئەوان. داواکاری ئێرەمە چەند داواکاریەکی سادەیە بە نسبەت حکوومەتی ئەگەلۆمان جێبەجێ بکە ئەمە وەکیلین عەقدمان لەگەڵ حکوومەتی هەیە. دەمانەوێ غازی توجاری نەمینی غازی توجاری پیا بووە معاملەکان دەدەنە سیارەی توجاری بێڕەقەمە بێ جێوڕێیە بە کەیفی خۆی لە هەر جێیەک تەوزیع بکات لۆی دەبێ غازەکەی خراپبی کەس لێ پێچینەوەی ناتوانین لەگەر بکە وەکیل ئامادەیە هەموو کاتێک لێ پێچینەوەی لەگەر بکرێ. ئەمە بەڕسمی و بریکاری غازی لە هەولێرە لەگەڵ حکوومەتی عەقدمان هەیە سارانە زەریبەی دەدەین ئەمە پابەندیشین بە هەموو ڕێنماییەکانی کە حکوومەت لۆمان دیاری دەکات بە سعری هەر کاتێک غاز بە هەر چەندێکی ئەمە هەر ئامادەین بە ئەفتونیوەکەی تەوزیعکەین. بریکارێکی غاز لە شاری هەولێر دەڵێت ئەوان ساڵانە باز دەدەنە حکوومەت بەڵام ئەمانەی تر بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێت و غاز دەفرۆشن و هیچ بازێکیش بە حکوومەت نادەن. هەر سیارە و گەڕەکەی محدودی خۆی هەیە هەرچی تیزارێ دەتوانێت لە هەموو هەولێرە لە خۆی بفرۆشی بە سعری مەژبار دەکا و بە سعری مەش دەفرۆشی کە جستانانیش جاری وایە دەبتە هەزم و غاز کەم دەبی ئەو تیزاریانە ناوی مەشیان پیسکرێ بە 10,000 و بە 15,000 دەفرۆشنەوە. گەڕەکی کوران غاز دەفرۆشم لەوێن دەرە 13 کۆرانەمەیە کەچی تیزاری دێتن هەموو هەولێر دەگەڕێن ئەمەش ناتوان لەو 13 کۆرانە زیاتر بزیت کەمان هەبیتن. بریکارەکانی غازی حکومی دەڵێن ئەوان بەرپرسن لە تەواوی گەڕۆک و کۆڵانەکانی شار و هەر بریکارێکی غاز چەند کۆڵانێکی پێسپێرداوە و دەبێت غازیان بۆ دابین بکات. بەڵام ئەم غاز فرۆشە بازرگانانە بەبێ حیسابکردن بۆ ئەوان غاز بە کۆڵانەکان دابەش دەکەن. ئەو کارێک کە دەیکەین لە بریکارەتی بێزار بووینە لەبەر ئەوەی هەندێک نەفز نزم هەیە دەچیتن زەربە لە خەرچی دەداتن کەچی ئێمە هەندێک بەڵگەمان لایە کە کابرایەشی بەتەمەن دەرێ غازەکەم لە بۆ بینە لێرکوانە دابنێ کەچی ئەو تیجارێت چۆ غازش بەتاڵی دایتێ یان ئەو اختیارە نازانی کە غازەکە ئێرانیان عراقیە دەچی غازش دەداتێ. ئەم مەسەلایەنەش هەمووی لەسەر بریکاری منتیقەکەی دەشەچێتەوە. یعنی بەڕاستی ئەمە ئێستا کە خۆمان بە شەرمەزاری ئەو خەرکەی دەزانین کە ئەو زەربانە لەو خەرکەی دەدێتن. ڕاستە هەندێک خەڵکانێکەنە وەکو کارگە غاز ئالیەکان ئەو شتانە لە بۆ بەرژەوەندی خۆیان دەیکەن لە بۆ بەرژەوەندی تاکە شەخصە لە بۆ بەرژەوەندی حکوومەتیانی ئەوانە هیچیان هەمووی قۆرەخکردنی بازاری غازفرۆشانە. غازفرۆشەکان هۆشیاری دەدەن ئەگەر حکوومەت وەڵامیان نەداوەتەوە و بەدەم داواکاریەکانیانەوە نەچێت ئەوە کاردانەوەی توندیان دەبێت و خۆپیشاندانەکانیان بەردەوام دەبێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.